ڕۆژە شەمیە 14 مەهانەهان وێ دەست پێ بکێ ساڵانوویە خوێندەوانان لە سووریا پێویستە ماڵباتن خوێندەوانان خۆ ئامادە بکن لە یاهەری باڵکێش ئەوە گەلو دەبیستانن دناوچەیەن کوردادا ئامادەنە و پشتڕاستن ژ مامۆستایە و پرتوک و سۆپا و ڕۆنکن قوتابیە ji bo zarokê xwe nadixwazin defterê wa û kitêbê wa nakê bikirin em dilahizên wef tiştê hegilkî bihane di vî wextî de û bankeke me jî heye ji bo مدیرê medresa û mamosteyê medresa nûkaribin kitêbê wa û defterê wa nakê xwendinê û mustelzematê wa medresî kamil cahiz bin ji bo neaxirin weke wa salê dîk tilab heta nîvê salê bê kitêb dima hinek ji wana yani kitêbê mesela hinek diman kitêbê kevin bûn hinek qete hayî bûn alem heye ji ber koçberî gelekî çêbûye û mewad jî buhane gelekî bûn دفتري بيكون يوقع دفتر جاري مادة 20 ورقة إيصال بو 100 ورقة دفتر بيكون بلكي ما شيء سبين وقع كثير داعجي حازوا إني بيجنمك ساريت بضاعته هم مليون كي بدنا مع مجبور عم يشمع محموك هري عم دنا وانا حتى مغرادي خلاص مدرسة كتابين بدنا ما وما عتناش خورا دفتر وابكرم وقلمه ومدفن مدرسة ما لو كيف خوش بن ومدفن ولو سالمة مدرسة ولو خوش بي ولو دیار بوو بوهای دۆلار ڕۆلەک خۆیان تایبەت هەیە لەسەر مافێ ئاڵاون خوێندەوانن هەروەها نە ئامادەبوونا دەبیستانە دناوچەیەن کوردادا وێ ڕۆلەک خۆیان خراپ بلەیزێ سەبارەت قوتابیە لێپرسژی ئەوە گەلۆ چ چارەسەری یان پرۆژە هاتیادانین بۆنڤات پرسگرێکە چارەسەر بکێ بەرزان حسێن تلڤیزیۆنە ئار گرکێ لەگێ